پاپولەکان جیاوازە بە پێی جۆرەکان وەکەوەی باسمان کرد هەر پاپولە و لە وڵاتێکەوە دێ. هەندێک پاپولەمان هەیە دەگمەنە وەکو پاپولەی مۆرفۆدیتسۆس کە لە غاباتی ئەمەزۆنەوە دێ، نرخەکانی ئەگاتە سەروی 100,000. و هەندێک پاپولەمان هەیە نا مەسەلەن ئەوەیان بچووکترین پاپولەیە لە هەموو جیهانە، نرخی تەنها 5,000 و ئەو پاپولەیەمان هەیە کۆمن ڕاجا لە هەندەوە 15,000. بە پێی جۆری پاپولەکە نرخەکان ئەگۆڕێ و بە پێی ئەوەی کە ئەو پاپولە ئەو پارچەیە چەندێ دیتەڵزی تەیە و چەندێک کارمان لەسەری کردووە. و یا هەندێک پاپولەمان هەیە نرخەکانی تقریباً وەسەتە وەکو پەپیلیۆ بلومی و پەپیلیۆ هێلینیۆس کە تقریباً 30 بۆ 35,000. یەکەم جار تەخەرروجکەم لە کولیا، دوای ئەوە حەزەکەم هە بەردەوام بم لە بزنسەکەی خۆم و بەرەی پێ بدەم تا بیگەێنمە شوێنێ بەرزتر. حەزەکەم دووبارە شتێک بکەم کە دیسان یەکەم بێ لە کوردستان و عێراقدا، بەڵام ئەویان بۆ داهاتوو هەڵەگرین. کڕیارەکانم زیاتر گەنجن لە تەمەنی 18 ساڵیەوە تا تقریباً 32 ساڵ. ئەو کەسانن کە حەزیان لە دیاری جیاوازە یا ئەو پارچانن کەوا دەگمەنن. هەنێ پارچەکانم تۆزێ بە دیتێڵزە، هەنێکیان نە سادەترە وەکو ئەو پارچەیەمان. ئەو پارچەیە تقریباً مانگێکی تێچووە بۆ ئەو کڕیارانێکەوە حەزیان لەو پارچانەیەکەوە مەسەلەن دیتێڵز و ئەو شتانەیە زۆری تەیە. تقریباً 8 پاپولی تێ بەکار هاتووە و هەموو شتێکی هاندمەیدە، تەنانەت ئەو دەسەکە دروستمان کردووە بە قوڕ دروست کراوە.